بەناوی خۆی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. مەسعود بارزانی ڕایدەگەێنێت ئەگەر مالیکی بگەڕێتەوە سەردەستەڵات دەوڵەتی سربەخۆیی کوردستان ڕادەگەێنێت. مەسعود بارزانی لە میانەی چاوپێکەوتنێکدا لەگەڵ ڕۆژنامەی شەرق ئەوسەدی چاپی لەندەن ڕایگەیاند ئەگەر مالیکی بگەڕێتەوە سەردەستەڵات دەوڵەتی کوردستان ڕادەگەێنێت. پەیماندارێک لە بەڕێزان کامران بابانزاد ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لە ستودیۆی سەرەکی هەروە لە هەولێرەوە ڕابوون معروف ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی گۆڕان تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەمین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. مەسعود بارزانی ڕایدەگەێنێت ئەگەر نووری مالیکی بگەڕێتەوە سەردەسەڵات دەوڵەتی سربەخۆیی کوردستان ڕادەگەێنێت. مەسعود بارزانی لە میانەی چاوپێکەوتنێکیدا لەگەڵ ڕۆژنامەی شەرق ئەوسەد لە وەڵامی پرسیارێکی ڕۆژنامەکەدا کە لێی دەپرسێت چی دەکەیت ئەگەر مالیکی گەڕایەوە سەر حکوم. لە وەڵامی ئەو پرسیارەدا بارزانی ڕایەگەێنێت لەو ساتەی مالیکی دەبێتەوە بە سەرۆکوەزیران من بێگەڕانەوە بۆ هیچ کەسێک سربەخۆی کوردستان ڕادەگەێنم جا چی ڕوودەدات بە ڕوو بدات. وتەکانی بارزانی دەربارەی بەستنەوەی ڕاگەیاندنی دەوڵەتی سربەخۆی کوردستان بەهاتنەوە سەردەسەڵاتی مالیکی کاردانەوەی بە دوای خۆی داهێنا. فاروق عەلی ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لە کاردانەوەی وتەکانی بارزانی لە لاپەڕی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەڵێت سەدەیەکە کورد خەریکی بەرخودانە لەو پێناوەشدا دەریایەک خوێنی داوە لە پاش ڕاپەڕینی ئازاری 1991 ئەو دەرفەتە ڕەخسە بەڵام بەهۆی ململانەی نێوان لایەنە سیاسیەکانەوە نەتوانرا سوود لەو دەرفەتە وەربگیرێت. لەبری دەوڵەتی سربەخۆ لە باشووری کوردستان دوو حکومەتی دەستەمۆ پێکێنرا و دێگەڵا کرایە سنووری نێوان هەردوو حکومەتەکە. لە پاش ڕووخانی ڕژێمی باسیش جارێکی دیکە و دەرفەتە ڕەخسایەوە بەڵام بەهۆی هەڵەی ئەو کەسانەی نوێنەرایەتی کوردیان دەکرد جارێکی تر ئەو خەونەمان لەبار برایەوە. فاروق عەلی ئاماژە بەوەش دەکات بارزانی چارەنووسی گەلی کوردی بەسوێتەوە بە مالیکیەوە. 2 ساڵی ڕابردووش گەواهی دەرن کە کورد نەیتوانی لە یەکەم هەنگاوی بەرەو سەربەخۆبوون سەرکەوتوو بێت لە پرسی فرۆشتنی نەور لەلایەن حکومەتی هەرێم و بەدەر لە ئیرادەی حکومەتی ناوەند ئێمە ڕوبەڕووی قەیران بووینەوە. لە کاتێکدا تەنها حکومەتی ناوەند بودجەی لێمان بڕی ئێستا وڵاتیانی هەرێم گەورەترین گرفتیان بەڕێکردنی ژیانی ڕۆژانەیەنە ئەمەش بەهۆی هەڵەی بەرپرسانی هەرێمەوە بوو. خەڵکی تەحملی ئەوە ناکەن بەردەوام باجی هەڵەکان بدەن. ناشکرێت خەون و خەباتی چەند ساڵەی گەلێک بکرێتە قوربانی کێشمەکێشمی نێوان چەند کەسێک. ئاخر ئەوەی بارزانی وتوێتی ئەو مانایەش هەڵدەگرێ گەردەتانەوێ ئێمە پرسی سربەخۆیی لە مێشکماندا لابەرین ئێوەش بیر لە گەڕانەوەی مالیکی مەکەنەوە. ولكن نطلب منكم أنتم أن لا تسمحوا. ڕێبین هەردی نووسەر و ڕۆژنامەنووس دەربارەی وتەکانی بارزانی لە پەڕی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەڵێت کەوابوو ڕۆژی سربەخۆیی دیاری کرا کاتێک مالیکی دەبێتەوە بە سەرۆکوەزیران کەوابوو بە هەمومان دوعا بکەین مالیکی ببێتەوە بە سەرۆکوەزیران و ڕۆژە مێژوویەکە هەڵبێت. سۆران عومەریش ئەندامی پەرلەمانی کوردستان لە کاردانەوەی وتەکانی بارزانیدا بازەوە دەکات دەوڵەت دروستکردن بۆتە گەمەیەکی سیاسی هەر ماوەیەک بۆ مەرامێکی سیاسی بەکاردێت. لەلایەکی ترەوە شوان داودی ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی لە لاپەڕی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک دەنووسێت سربەخۆیی وەک دەمانچەی کابرای لێهاتووە بۆ ڕۆژی تنگانەیە. کەمال چۆمانی ڕۆژنامەنووس پێی وایە ناکرێت سربەخۆی کوردستان ببەسرێتەوە بە نووری مالیکیەوە. ڕاستێکی تاڵە دەبێت هەمووان لی تێبگەین پارتی سربەخۆی بۆ پاوانخوازی دەسەڵات دژ بە نەیارە سیاسیەکانی بەکار دەهێنێت و بەس. عەبدوڵڵای مەلانووری ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان لە وتارێکیدا دەربارەی وتەکانی بارزانی ئەوە دەخاتە ڕوو ئەو دوو لێدوانەی بارزانی جاری پێشوو کە وادەی دەستبەرداربوونی لە کورسی سەرۆکایەتی هەرێم گرەی دابوو بە کاتی ڕاگەاندنی دەوڵەتی کوردیەوە ئەمجارش کە وادەی ڕاگەاندنی دەوڵەتی گرێداوە بە چارەنووسی مالیکیەوە ئەمانە وامان لێ دەکات هەر لە ئێستاوە پێشنیازی بخەینە بەردەم لایەنە سیاسیەکان و پەرلەمانتارانی خولی داهاتووی پەرلەمانی عێراق کە ئەگەر خوا کردی مالیکی حەزی لێبوو ببێتەوە بە پاڵێوراو بۆ سەرۆکی حکومەتی داهاتووی عێراق ئەوە هەمووتان بە کۆی دەنگ قبوڵی بکەن چونکە بۆ ئێمەی کوردستانیان دوو قازانجی گەورە و مێژووی دەبێت. یەکەمیان بارزانی دەوڵەتی کوردی ئیعلان دەکات دووەمیش هەر لەگەڵ ئەوەی دەوڵەتەکەی ئیعلان کرد وەک خۆی بەڵێنی داوە دەستبەرداری کورسی
سەرۆکی هەرێمیش دەبێت. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بەرپرسانی هەرێمی کوردستان چەندین جار مژدەی ڕاگەاندنی دەوڵەتی کوردیان بە گوێی خەڵکیدا داوە، بەڵام لەسەر ئەرسی واقع هیچ هەنگاوێکی عملی بۆ ئەو پرسە نەنراوە. دووبارە سڵاتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان بەخێر بێن. ماوەسەکەم ڕاگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. خوێندنەوەی بەڕێستان بۆ وتەکانی بەڕێز بارزانی لە ڕۆژنامەی شەرق الأوسەد چییە کە دەربارەیەوەی کە ئەگەر مالکی بگەڕێتەوە سەردەسەڵات دەوڵەتی سەربەخۆ ڕادەگەێنێت؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، دیارە موسوعی پرۆسی دروستکردنی دەوڵەت و پرۆسەی دروستبوونی دەوڵەتی کوردی پرۆسەیەکی ئالۆزە و پرۆسەیەکە دەبێت کۆمەڵێک ڕەهەند پێکەوە بڕۆنە پێشێ. ڕەهەندێکیان بریتە لە ڕەهەندی نێودەوڵەتی واتە دیدی وڵاتە زلهێزەکان بەرامبەر بە واقعی کوردستان و یەکپارچەی خاچی عێراق گۆڕانکاری لێ بەسەردابێ. وەروەها ڕەندێکیان بریتە لە ئەو گۆڕانکاری ئیقلیمیانەی کە کاریگەری ڕاستەخۆ لەسەر هەرێمی کوردستان هەیە بەسەر لە ڕوانگەی سەربەخۆیی لە دوای ئەم گۆڕانکاریانە و بەشێکیان تایبەتە بە واقعی کورد خۆی و ئامادەسازیانە لە ڕووی ئابووری، لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی کارژێڕی، لە ڕووی سیاسیەوە کە ئامادەجینە و خۆیان هەنگاو هاتووە. باشە، ڕەهەندە نێودەوڵەتێکە و ناوخۆیەکەش ئێستا ئامادەیە؟ گرفتەکەی لێرەدا لەوەدایە ئەم لێدوانانە زۆر جار بەبێ زەمینەیەک کە ئێمە لە ڕوانگەی ئەو زەمینەی کە ئەم سێ ڕەهەندە پێویستی پێێتی بۆ ڕاگەاندنی دەوڵەت بەبێ ئەوەی کە هەست بە گۆڕانکارێکی گەورە بکەین لە ئەم ڕەهەندانە هیچ ئاماژەیەکی تازە هەبێ، بەرەو پێشچوونێکی تازە هەبێ، ئەم لێدوانانە دەدرێن. من پێم وایە ئەم لێدوانانە دەڵێم دەوڵەت دروست دەکرێت و دەوڵەت ئامادەکاری بۆ دەکرێت و ئامادەکاریەکانش فرە ڕەهەندە و بە شێوەی زۆر بەرنامەڕێژ و سیستماتیک دەبێت ئەم پرۆسەیە بڕاتە پێشەوە. من هەموو جارە ئەو نمونەی دێنمەوە دەوڵەتی ئیسرائیل دەوڵەتی ڕاگەیاند و لە ماوەی کەمتر لە نیو سەدە بوو بە دەوڵەتێکی بەهێز لە ناوچەکەدا، بەڵام کاتێک کە مێژووی ئەم پرۆسەیە دەخوێنیەوە لەلایەن ئیسرائیلیەکانەوە، ئەم با بڵێن بە هەموو دەوڵەتی ئیسرائیل بەقەدر ساڵێکی ئێمە قسەیان لەسەر ڕیفراندۆم و لەسەر سەربەخۆی و لەسەر ڕاگەانی دەوڵەت نەکردەوە. بەڵام ئەوەی کە بوت باسی سێ ڕەهەندەکەت کرد، ئەو سێ ڕەهەندە بوونیان هەیە؟ خۆی گرفتەکەی لێرەدا لەوەدایە ئەم سەر هەندە لە ساڵانێکی با بڵێن لە دوای ڕوخانی ڕەشەمی سەدام حوسێنەوە ئێمە زۆر هەندێک دەرفەتمان بۆ ڕێکەوتۆ با بڵێن سەرەتای شەڕی داعش و ئەم بارودۆخی کە هات دوای ڕوخانی سەدام حوسێن و بابرێن گەڕانەوەی کورد بۆ بەغدایە کە دەبوایە ئەم حالەتانە، ئەم ویستگانە، ئەم تەوقیتانە ئیستیفادە لێ بکە لە دوای ڕاپەڕینی نەوەتویەک و ڕاگەاندنی فیدراڵیەت. من واتە سەوڕە دەکەم ئەمە هیچ ویستگەیەک لە گۆڕێدانیە بە پێچەوانەوە، یعنی پێمان وایە هەرێمی کوردستان لە زۆر ڕۆوە لە دوای شەڕی داعش ناوانەیە بکەوێتە بەردەم مەترسیەوە. دەبینین ئێستا ئەمریکا بایەخی زۆرتر بە موەسساتی سوپای عێراقیە و هەروەها لە دوای شەڕی داعش مەترسی هەیە زارێککە و شوێنانەی کەباتی ڕەهەندە نێودەوڵەتێکت کرد. ڕەهەندە نێودەوڵەتێکە لەبار نییە، ڕەهەندە ئیقلیمیەکە، ڕەهەندە ناوخۆیەکەش لەبار نییە. تۆ ئەگەر بێت و ئێمە با بڵین لای خۆمانەوە دۆستیەکمان هەبێ بۆ ئەم ڕەهەندە نێودەوڵەت و ئیقلیمیانەی کە هەیە لەسەر واقعی هەرێمی کوردستاندا دەبینین زۆر هەندێک ئاماژە هەیە لەو نزیکانە سەفیری ئەمریکی لە عێراقدا جەختی لەسەر یەک پارچەی خاچی عێراق کردوەوە. تازە وازارێککە ئێران و تورکیا گفتوگۆیان هەیە بۆ بەهێزکردنی پەیوەندیەکان و ئەو دۆسیانەی کە لە ناوچەکەدا مشتەرەکە بۆ هەردووچیان کە بە تاکید مۆزوعی کورد و پرسی کورد لە ئەولویاتی ئەم کارانەدایە کە دەبینین ئێستا بەرەو ئاقارێکەکەدا دەڕۆنەوە. تازە ڕێزبەندێککە ئێران و تورکیا و رووسیا و لە قەزەی سووریاوەتە ئەم ڕێزبەندیانە من پێم وایە بە ئەندازەیەک ئاماژە مەترسیدارەکان لەسەر واقعی پرۆسی کوردستان جارێککە هێواش خەریکە سەر بە دەربخەنەوە. بۆیە من وا دەبینم ئاماژەیەکی وا گەورە نییە و با بڵێن گۆڕانی معادلەش بۆ ئەندازێنێ تاوەکو ئەم لێدوانانەی لە پاڵ بدەیت. وڵێن چۆن ئەم لێدوانە ناگرتووە تێبینیمان کردوێ. واتە سەوڕ دەکەم ئەگەر لە ئایندەدا ئێمە ئەم واقعی هەرێمی کوردستان و پرۆسەی دەوڵەت و دەوڵەتداری لە ساڵانی ئایندەدا ئیشەڵا بۆ ئاقارەشدا ناڕۆ با بڵێن ئەگەر بێت و ئەمە سەر نەگرێ ئەگە بڵێن یەکێک لە هۆکارەکانی سەرنەگرتنی بریتیە لەو لێدوانانە بەردەوامانەی کە بایەخی دەوڵەت و ڕاگەاندنی دەوڵەتی لە لای تاچی کوردی کردوتە زۆرێک لە مەهزەلە و گاڵتەزاری بەڕاستی. ینی وای لێ هاتووە بۆچی مەزوعەکە لەوەدایە تو ئەگەر حساب بکەیت لە ساڵی 2000
11 ئێمە کە قرار بوو لە نەورۆز ڕابگەیەندرێ لە دواتر لە ساڵی پار قرار بوو لە 2016 ڕیفراندۆم بکرێ بە بەردەوامی ئەم لێدوانە دەدرێەوە هەندێک چەند سەقف زەمەنی شیان بۆ دیاری دەکرەوە بەڵام دواتر هیچ لە ئەرزی واقعا هیچی لە جێگەی شین نابێ بۆیە من واتە سەوڕ دەکەم ئەم باەخپێدانەی ئەعلامیانەش زیادە لە بەرەوەی وای لێ هاتووە بە بەردەوامی ئەم لێدوانە نەدرێت لایەن بەرزانیەوە بەڵام هیچ هەنگاوێکی عملی و ئەمە کۆگ نییە لەگەڵ ئەم پرۆسەی کە باسم کرد پرۆسەی بەرەو ڕاگەیاندن و پرۆسەی بەرەو پێشچوونی ئایندەیە کە پەیوەستە بەم سێ ڕەهەندەیەوە کە بۆم باس کردی بەڵێ زۆر باشە زۆر باشە بەڵام پێ دوای کێ دەوڵەتمان بۆ دروست دەکات بۆ کورد دەبێت لە ناو خۆزارە پێش هەموو شتێک ئەم زاراوانە من لە لای من لە ئەوەلیەوە کە دەڵێم ئەمانە زاراوەی ناگونجێن لەگەڵ واقعی سیستماتیشی هەرێمی کوردستان چونکە جارێ ئێمە بەم شکلە دەوڵەت ڕانایەگەیاندرێ من ڕای دەگەیەنم بە بێگەڕانەوە بۆ هیچ لایەک جارێ پێش هەموو شتێک ئێمە هەرێمێکمان هەیە هەمومان دەزانین ئەم هەرێمە هێشتا هەر بە دوو هەرێم ناسراوە ئێمە سەرۆکایەتێکمان هەیە کە لە کەناڵەکانی ڕاگەاندن و لایەنەکان بەشێکی بە سەرۆکی هەرێمی دەزانن و بەشێک بە سەرۆکی هەرێمی نازانن وەتە لە حالەتێکدا ئەم قسانە دەکرێت کە تۆ موسسەیەک هەبێ دەستورێک هەبێ ئەم سەلاحیەتەی دابێتە با بڵێن بارزانی بۆ ئەوەی کە بتوانێت دەوڵەت ڕابگەیانێ و هەروەها لەناو خۆی دەتەبایەکی زۆر گەورەی دروست کرد بێ و پشتیوانێکی زۆر گەورەی دروست کرد بێ و کوماندێ لەوە سەرۆکانی کە بوونەتە کاریزنا بۆ میلەتەکەی خۆیان لەگەڵ هەموو هەنگاوەکان چاویان لەوە بێ بە بەردەوامی لە پشتیوانی دابن ئێمە لە هەرێمێکی ڕۆژانە موعاناتی مۆزوعی موسە و قەیرانی دارایی و بایکۆت و خەڵکاتنە سەرجادە و گرفت لەگەڵ دنیایەک گیر و گرفت توشتی هەرێمی کوردستان بووە ئێمە ئەمڕۆ ساڵی 1970 کە دوێنێ ڕۆژی ڕاگەاندنی کۆماری کوردستان بوو قازی محەممەد کە لە 22/1946 کە بۆ یەکەمین زار قسەی لەسەر سەربەخۆیی کوردستان کرد سوێندی پێ خوارد ئەو کاتە ئەو حدودەی کە دەوڵەتەکەی لێ ڕاگەیان نەیانگوت ئێمە سیستەمی حکومڕانیەکەمان چۆنە بۆ چونکە ئەو کاتە خەڵک ئازادی دەویست سەربەخۆیی دەوێت ساڵ 1990 کە گەربێت ئەو بابەتە ڕابگەیاندرایە بەڵام ئێستا لە دوای با بڵین زیاتر لە دوودەیە لە حکومڕانی خراپ لە هەرێمی کوردستان خەڵک لە پاڵ ڕاگەاندنی ئەم دروشمانە قسە لە سیستەمیشی حکومڕانی ناتەندروست دەکە کە لە هەرێمی کوردستاندا وجود هەیە قسە لەسەر قەیرانی دارایی دەکا قسە لەسەر نیگەرانی هاوڵاتیان دەکا قسە لەسەر ئەمە دەکا خەریکە ئینتیمای تاچی ئێمە بۆ سەربەخۆیی ئەو بارودۆخانە بە ئاقارێکی زۆر بەرەو پاشەکشەوە دەچێت کەواتە ئەمانە بە ئەندازەیەکی زۆر دەتوانم بڵێم هیچ تێک ناکاتەوە لەگەڵ ئەوەی کە پێی دەوترێ پرۆسەی بەرەوە پێشچوونی پێداویستیەکان بەرەو سەربەخۆیی سپاس دەکەم ئەگەر بچین لای کاک ڕابوون لە هەولێرەوە کاک ڕابوون زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا بە بۆچوونی خوێندنەوەی بەرزتان سەرتا بۆ لێدوانانە چییە پاشانیش چۆن دەوڵەت دروست دەکرێت دەوڵەت بەکاردانەوە یاخود لە ئاستی ناوخۆ دروست دەکرێت کاوە هەروە سڵاو لە بەڕێزت سەبارەت بەو لێدوانی گوایە بۆ ڕۆژنامەی شەرقەوسەد دراوە ئەوە هەنگاوێکترە لە بێبەهاکردنی یەکێک لە ئامانجە گەورەکانی گەلەکەمان کە دامەزرانی دەوڵەتێکی نیشتیمانی دیموکراتە دەوڵەت نە ئەوها دروست دەکرێت و نە لە ڕەتفعلی تەنها یەک کەسایەتی سیاسی لە شوێنێکتر دروست دەکرێت و لە نهایەتدا بێبەهاکردنی و بابەتە گرنگەیە و ئەمە یەکەم جاریش نییە و سەوریش ناکەم دوجار بێ سەبارەت بەوەی کە بابەتی دەوڵەت من بۆ خۆم پێم باش بوو ئەم تەلەڤیزۆنانە بەرنامەی زۆر بکەن لەو بارەوە چونکە ئەو بابەتە وا تەرەح دەکرێت گوایە لە کوردستان هیچ خلافێک لەسەر جۆری دەوڵەت لە کوردستان نییە کە لە ڕاستیدا خلافمان زۆرە یەکەم کاک مەسعود ئێستا پۆستەکەی لە ڕدیدی بەشێکی هێزە سیاسەکان لە ناویشاندا ئێمە پێمان وایە هیچ شرعێتێکی یاسایی نییە ئەم پۆستە شرعێتێکی یاساییشی هەبێ هیچ کەسایەتێکی سیاسی بەتەنها لە کوردستان مافی نییە یاری بە دۆسەی دەوڵەت بکە و بە تەنیا ڕای بگەێنێ لە بەرامبەر تەنها کەسێکی سیاسی لە بەغدادی علانی دەوڵەت دەکا گەرنا چێشەیەکی نەوچێت لەگەڵ بەغداد ڕێک دەکەوێ و حکوومەتی تازە پێک دەهێنێ ئەم بابەتە لە سەروی هەمووانەوە بە یاسا بە قەرار لە پەرلەمانی کوردستان دەنجی دراوەتەیە ئەم دۆسیە لە دەسەڵاتی پەرلەمانی کوردستانە و پەرلەمانی کوردستان ئێستا پەک کراوە بە هێزی چەکدار ڕێی لێ گیراوە اینجا ئێمە چ جۆرە دەوڵەتێکمان دەوێت لە کوردستانی جماع سەرەوە بابەتە ئێمە لە بزنەوەی گۆڕان دژی دامەزرانی دەوڵەتێکی نەژادی تەنگەبەری دیکتاتۆر و ستەمکاری ئێمە لە بزنەوەی گۆڕان وەروە شخصی خۆشم پێمان وایە دەوڵات
ئامرازی یەکەم دابینکردنی لانی کەمی دادپەروەریە لە دابشکردنی سەرۆک سامانی وڵات و لە ئاڕاستەی معنەویشدا ئامرازی دەبێ یعنی دەبێ وابێ دەبێ ئامرازی دابینکردنی ئازادیە مەدەنی و تاکەکان بێ بۆ هاوڵاتیان بەپێچەوانەوە لە دیدی ئێمەوە پارتی دیموکراتی کوردستان و هەروەها هێڵێکی تری سیاسی لە کوردستان پرۆژیان هەیە بۆ دامەزرانی دەوڵەتێک کە ئەو ئامانجانەی ئێمە هەمانە دامەزرانی دەوڵات نیەتی ئەوان دەوڵەتێکیان دەوێ کە سیستەمێکی حکومڕانی شمولی دروست دەکا بۆ خێزانێکی بەڕێز و نە ئامرازی دابینکردنی دادپەروەریە و نە ئامرازی دابینکردنی ئازادیە بەپێچەوانەوە لە پەیوەند بە ئازادیەکانەوە پایەماڵکردنی ئازادی و دەست بە سەراگرتن و هێنانی ڕۆژێکی ڕەشە بەسەر هەموو کۆمەڵگەی کوردیدا واتە حکومێکی ستەمکاری شمولی لە چەشنی حکوومەتەکانی بەشێک لەوانەی ئەفریقیا حکوومەتە شوعیەکانی ئەوروپای خۆرهەڵات و ئەو حکوومەتە دیکتاتۆرانی کە ئێستا لە ئاسیا ناوەڕاستن لە پەیوەند بە دابینکردنی پلانی کەمی دادپەروەریشەوە ئەوە ئێستا لە ئێستاوە ئێمە 25 ساڵ نمونونەکەیمان هەیە کورد دەڵێ نیشانەی مانگ سەر لە ئێوارە دیارە لە پەیوەند بە دادپەروەری و خۆشگوزرانی هاوڵاتیان لە ئێستاوە دیارە حکوومەتێک دەوڵەتێک بەم لەسەرم هێڵی ئێستا دابمەزرێت چۆن دەبێت لە پەیوەند بە سەرۆک سامانی هاوڵاتیان و بەکارهێنانی سەرۆک سامانیان وڵاتە بۆ چۆ بەکاردەهێنرێن و بۆ چێ بەکاردەهێنرێن ئێمە بۆ خۆمان دژی دیرێکی ئاوهین بۆ دامەزرانی دەوڵات و ئەو ئێستا و سرعاش لە بنەڕەتدام بۆ خۆم پێم وایە لەسەر شێوازی حکومڕانیەم لە داهاتووە وڵاتی ئێمەدا ئێمە لەسەر ئەم بابەتانی خۆمان پێداگرین و بەردەوام دەبین. بەڵێ زۆر باشە بەڵام بە چ بەڵگەیەک بەڕێزت باس لەو دەکەی کە ئاراستەیەکەیە دەیەوێت دەوڵەتێکی ستەمکار و دیکتاتۆر هاوشێوەی ئەفریقا و کۆمەڵێک وڵاتی ئاسیا دروست بکات. ئەوە هەموو کەس پرسیاری بکردا نەدەبووە ڕۆژنامەنووسێک لە تەلەڤیزیۆنەکەی ئێوە پرسیار بکات کە خۆتان زەحیەی ئەو ئاڕاستە سیاسیان لە کوردستان چەندین جار بۆچی خەڵک هەم لە دەستگای ئەعلامەکەی ئێوە هەم لە حیزب سیاسەکەی ئێوە جاوە قسەت بۆ دەکەم چەندین جار خەڵک هەم لە دەستگای ئەعلامیەکانی ئێوە و هەم لە حیزب سیاسەکەی ئێوە گیراون دادگایی نەکراون بە پێچەوانەی هەموو یاسا و ڕێساکانی کوردستان کە لە پەرلەمانی کوردستان دەنجاندراوەتێ لە ژووری تاریک ئاخراون بەشێکیان تا ئێساش لە زیندانەکان ماون و بە درێژای 25 ساڵ ڕابردوو خەڵک لەم کوردستانی خۆمان لەو کۆی ئازیە کە من و کاکاوە هەر کاکاوی برام هەردووکمان خەڵکی ئەو ناوچەودەفەرەین خەڵک گیراوە و ئیعدام کراوە لە زیندانەکانی ئەم دەسەڵاتە سیاسی ئێرە بەبێ دادگایکردن بەبێ هیچ چاودێریەکی نێودەوڵەتی و قانونی نێودەوڵەتی و ناوخۆیی خەڵک تیرۆر کراوە لەسەر پەخشانە شعرێک خەڵک تیرۆر کراوە لە باددانەوە هەتا دەگاتە گەرمیان لەسەر دەربڕینی ڕای خۆی و ناخۆ دوجار لوتکەی ئەو ئاڕاستە سیاسیانەیە کە دان نانێن بە جیاوازی سیاسیدا و دان نانێن بە دابشکردنی دەسەڵاتدا لەسەر بنەما دیموکراتەکان ئەم ئاڕاستە سیاسێت تا ئێستا بەردەوامە و خۆی لە پەکخستنی پەرلەمان بەهێزی چەک لە لوتکەدا دەبینیەوە و دوێنێ پێرێش بوو خۆتان زان دوو پەرلەمانتاری بەڕێز بە چەک لە سەیترەیەکی هەولێر جێڕدرانە و تەنانەت ڕیان پێ نەدرابێن ناو پایتەختی هەرێمی کوردستانەوە کە پایتەختی پەرلەمان لە پایتەختی هەرێمی کوردستانە هەموو ئەوانە نابێت دەبێت دەکرێت خەڵکێک لە وڵاتانی کە زۆر ئیلمامیان نییە لەسەر سیستەمی سیاسی لە هەرێم پرسیار بکەن ئایا ئاماژە هەیە کە سیستەمی سیاسی لە هەرێم ستەمکار دەبێت کاک برای بەڕێزم نابێت ڕۆژنامەنووسێکی کورد پرسیار بکات لە ڕاستیدا قسەیەکی خۆی دوو دیدی سیاسیە دیدێکی سیاسیوانە کە سوڵتە بەڕێوە دەبن دەڵێن ئێمە دیموکراتیەکەمان پێرفێکت نییە هێشتا جێی خۆی نەگرتۆ بۆ یەکەم کورتی هەیە بەڵام قسەیەکی تری گرنگ هەیە دەڵێت دەوڵەتە ستەمکارەکە حکوومەتە ستەمکار و شمولیەکە هێشتا جێپی خۆی قایم نەکردووە و پەراوێزێک بووە بۆ ئازادی هەیە ئێمە بڕامان بەم ئاڕاستەیە هەیە دەبێت نهێڵین ئەم حکوومەتە شمولی و ئەم دەسەڵاتە شمولی و ستەمکارە پایەکانی خۆی قایم کاو و ڕۆژگارێکی ڕەش لە داهاتوودا بەسەرم گەلەی ئێمەدا بێنێ باشە ڕۆژنامەنووس دەوێت پرسیار لە زۆر شت بکات ینی بەڵام سەبارەت بەوەی کە ینی تۆ هیچ جیاوازێک نابینیت سەبارەت بە حکوومەتە دیکتاتۆریەکانی ئاسیا لەگەڵ ئەفریقا لەگەڵ ئەم سیستەمەی ئێستا بەڵێ تەبەناوبانکەت بیستوە ئەگەر هەڵە بووم بۆم ڕاست بکەوە بعض الظن إثم يعني إن بعض الظن إثم هەندێک گومان گوناحە هەندێک پرسیاریش گوناحە بەڕێی من نابێ هیچ ڕۆژنامەنووسێک لە کوردستان پرسیار بکە ئایا دەسەڵاتەکەی ئێمە ستەمکاریان نات چونکە بەڵێ لەبەردەم ستەمکارە ئەو باشە زۆر باشە بەس کاگرابوون بەڵام دەکرێت ڕووی بکەوە ئەم ستەمکاریە لە چۆ باشە ئەگەر ستەمکارە مەسەلەن بۆ حیزبەکان و بە حیزبەکەی بەڕێزیشتەوە ئێستا مەسەلەن هەتا ئێستا دەیانەوێت بگەڕێنەوە ناو دەسەڵات مادەم ئەگەر ستەمکارە بۆچی دایانەوێت ببنە بەشێک لەو ستەمکاریە
جابا بەڵێ جابا وەڵامی و پرسیارت دەمەوە سەبارەت بە بەراوردکردنی ئەم نمونانە من بۆ خۆم چەند جارێک کەس ڕام گرتووە لە زۆر شتا حکوومەتی هەرێم لە پەیوەند بەستەمکاریەوە لە بەعسی تێنە پەڕاندەوە طبعا بەتاکید نمونەکەمان بەعسی تێنە پەڕاندووە یعنی ئێمە بنمونەی حکومڕانی بەعسمان بەجێ نێشتووە بەڵام لەوە زیاتر لە پەیوەند بەستەمکاریەوە لە هەندێک ئاڕاستەدا لە بەعسی تێ پەڕاندووە تۆ بۆ خۆت ئەگەر کاکاو من و کاکاو هاوتەمەنین دەزانین شتیوانە بوو لە سەردەمی بەعسدا مەفروض بێ هەموو مدیری مەکتەب و دائیرەیەک بەعسی بێ بەڵام ئێستا هەموو مەکتەبی بەرپرسی هەموو دائیرەیەک لە منتەقەی پارتی دیموکراتی کوردستان دەبێ لە هەندێک دەستگای زۆر تایبەتی پارتیشەوە تەسچیە بکرێەوە تا هەموو دەستگایش پارتیش نە هەندێک دەستگای زۆر تایبەت خۆتان دەزان سروشتی سیاسی و حزبی سیاسی لە کوردستان چۆنە سەبارەت بە بەراوردکاری ئەوە دوێنێ پێرە یەکێک لە دیکتاتۆرەکانی ئەفریقا لە هەڵبژاردندا دۆڕاندی هەندێک سەرنجڕێی کرد و بەڵام 2000 بەجێ هێشت ئەو بۆ زانیاریشتان دیکتاتۆریش بوو طبعا سیستەمی کەی ئێمە طبعا نەمانهێشتۆ ئێمەمانان نەمانهێشتۆ بۆ نە بەقەت کۆریای باکوور ترسناک بێ نەمانهێشتۆ بەقەت ئەریتریا ترسناک بێ بەڵام لە هەندێک سیستەمی دیکتاتۆریش ترسناکترە لە هەندێک سیستەمی حرب بۆ زانیاریتان لە هەند یعنی لە میسر حسنی مبارەکە هەندێک ئاڕاستە هەبووە لێرە وەک ئێرە نییە مەسەن دادگا لە میسر حسنی مبارەک بەقەت دادگای هەرێمی کوردستان داگیر نەکرابوو ئێوە دەزان ئەوەی دادگا و دەستگای قەزایی لە کوردستان بۆتە چی مەهزەلەیەک ئەم سیستەمە سیاسی بە چه ئاڕاستەیەکی دابردووە کە هیچ کەسێک بڕوا ناکەم وجدانی هەبێ و جەرئەت کا بڵێ ئێمە سیستەمێکی قەزایی سەر بەخۆمان هەیە باشە زۆر باشە بەس ئاڕاستیتر ئەوەی کە ئێمە چ دەکەین ئێمە بەڵێ ئەنجا ئەگەر با پرسیارە گرنگت وەڵام بدەوە ئێمە حزبێکی سیاسین حزبی سیاسین ئێمە تا ئەم کاتی من قسە بۆ ئێوە دەکەم ئەو ئاڕاستێمە هەڵبژاردووە کە گۆڕانکاری بنەڕەتی لە سیستەمی سیاسیانی کوردستان بکەین لەسەر بنەما مەدەنیە ناتوند و تیژەکان بەڵام لە بەرامبەر ئەمە داوەتەی ترەوەتە حزبەکەمان شەڕی پێفرۆشراوە ڕێخەری گشتەکەمان شەڕی پێفرۆشراوە سەرۆکاتی پەرلەمانەکەمان وەزیرەکانمان بە چەک نێدراونەتەوە ماڵەوە پەرلەمانەکە کە ئێمە سەرۆکاتیمان کردووە بە چەک ڕێی لێ گیراوە پەجیخراوە هەر ئەوەندەشیان پێکراوە لە منی شوەرگراگەر زیاتریان پێ بکرێ دەیکەن بەڵێ زۆر باشە بەڵام کاگرا و پرسیارەکەوی مادەم ئەگەر ستەمکار بێ ینی لە ناو سیستەمێکی ستەمکاردا بچونە ناو سیستەمێکەوە کە بەرز بە ستەمکار ناوی دەبێت دەکرێت گۆڕانکاری بکرێت ڕێیە پرسیارێکی زۆر شەرعیە پرسیارێکی زۆر ڕەوایە دەکرێت دیراساتی بکەین لێکۆڵنەوەی لە بکەین ڕەنگە ئەو پرسیارە بە هەمان منطق بە لۆجیک قسەی لەسەر بکەی ڕەنگە لە کاکاوی پرسی ئەرێ دەکرێت سیستەمێکی سیاسی یاساکانی وەزعی بن بەڵام تۆ بڕات بە یاسای وەزعی نیە و ئیشی لەگەڵ دەکەی پرسیارێکی لۆجیکیە ڕەنگە وەڵامت بداتەوە ڕەنگە ڕۆژانێک بڕایتریە بۆ ئێستا بڕایتری هەیە ئەم پرسیارە بۆ ئێمە شەرعی ئایا دەکرێت سیستەمێکی ستەمکار کۆمەڵە خەڵک بچن لە ناوی ئیش بکەن بیگۆڕن ڕوویداوە لە تاریخ هەشتیوا ڕوویداوە هەر بۆ نمونە لە دیکتاتۆرێتەکەی ئۆگستۆ بینۆشێت هەر نظامێکی ستەمکاری هەنگاو بە هەنگاو بەبێ پەنابردن بۆ دوژی بوو بە نظامێک چەندزمەیەکی دیکتاتۆری دیموکراتی و ئۆگستۆ بینۆشیشان دادگایی کرد لە بەرازیل ئەمە ڕوویداوە لە هەندێک وڵاتیش پەنایان بۆ لە میانمار خەریکی ڕوودانی ئەو بابەتەیە عسکەریەکان بۆ دەیان ساڵ زیاتر لە دوو دەیە لە حکم بوون ئەنسان سوچی دوو جار انتخابات بردەوە جارێکی هەر سزنیان کرد و دو جار ئێستا بۆتە سەرۆکۆماری میانمار و سەرقاڵی پرۆسی ئیسلاحات و هیوادارم سەرکەوتوو بێ لە ئاڕاستە دیموکراتیەکەیدا تەبان ئەو خۆتان دەزان بابەتی ئەو قەتڵامکردنی مسلمانەکان هەموو ئەمە ئەو ئەسکەریانەی میانمار دەکەن بەهەرحاڵ ئێمەش لێرە خەریکی ئەمەین هیواداری پرۆژەکەی ئێمەش سەرکەوتوو بێ هەروەکو چۆن بۆ نەماندێلا لە ئەفریقای باشوور سەرکەوتوو بوو هیواداری سەرکەوتوو بووین بەڵام من بە هیچ شێوەیەک ناڵم بە تاکید سەرکەوتوو دەبین بەڵام ئەمە وەستاوە سەر ئەوەی پارتی و یەکێتی بە تایبەتی شتەمان پارتی و بە شەخصی کاک مەسعودیش چەندە هاوکار دەبن بۆ ئەم پرۆسەیە سەر نەچێشە بۆ توندوتیژی بەڵام دەکرێت ئەوان هەموو دەرگەیەکی میکانیزمەکانی دیموکراسی مەدەنی دابخەن تەبعاً 2000 خەڵکانێک پەنادەبن بۆ توندوتیژی کە من هیوادارم ڕۆژگاری جوان نەبینم باشە بەرز هەندێک نمونە باسکی وتر لە بەعس تیان پەڕاندووە بە دیاریکراوی لە چیدا لە بەعس تیان پەڕاندووە ئەوەی کەم سیستەمە سیاسیە ئەنجا من دوو نمونە بۆ باز دەکەم من باسی دوو ئاڕاستەکەم کرد ئاڕاستەی دادپەروەری و یان لە پەیوەند بە داهاتی وڵاتەوە لە پەیوەند بە داگیرکردنی دامەزگاکانی دەوڵەتیش هەرێکی نمونەیەکە بۆ دێنمانە چکە خۆتان زان لەو بەرنامەیەدا مەجالی زیاترمان نابێت ئێمە لە کوردستان لە سەردەمی بەعسدا دوو دەستگامان هەبوو لە جێی حکومەتی هەرێم و پەرلەمانی ئێستا بوون ئەوستا پێیان دەوترا ئەنجومەنی تەنفیزی و ئەنجومەنی تەشریعی هەردوو سەرۆکی ئەنجومەنی تەنفیزی و تەشریعی بڕۆن تحقیق بکەم سەرۆک سامانەکان چەند بوو کە دوو پلە باڵاترینی بەعسیەکان بوون لە هەرێمی کوردستان لە بەرامبەریشە سێ محافزمان هەبوو محافزی سلێمانی محافزی هەولێر و محافزی دهۆک ئەمانە سەر بە منتەقەیە بوون کە لە سەردەمی بەعسدا پێیان دەوتن منتەقەی حکمی ذاتی بڕۆن ئەوە ئەمە هەموو پلە باڵەکانی بەعس بوون لە کوردستان بچۆن تحقیق بکەن بزان سێ محافزەکەی سەردەمی بەعس سەرۆک سامانەکەیان چەند بوو
باشە دوایی بەراوردیان بکەن بە سەرۆکی یعنی ئەو هاوتانیان لە کوردستان لە پەیوەند بە پارێزگاری ئێستا هەولێر بۆ نمونە پارێزگاری دووەک هەروەها بەراوردیان بکەن بەوانەی کە حکومەتیان بەڕێوە بردووە لەگەڵ ئەو ئەنجومەنی تەنفیزی هەروەها ئەو بەرابەڕێزانەی پێش ئەم خولەی پەرلەمانیان بەڕێوە بردووە لەگەڵ سەردەمی ئەو ئەنجومەنی تەشریعی اینجا بەراوردیان بکەن بەوانەی بەرپرس دەسەڵاتدارەکانی بەعەز بوون لەگەڵ ئەوانەی ئێستا لە هەولێرە دەسەڵاتدارن بە ئەندازەیەک بە کاکاوی بەڕێز بڵێ سەردەمی بەعەز چینێکی تەبەقەیەکی اجتماعی هەموو پێیان بڵێن مەسئولەکان ئەمانە لە ڕووی داهات و سەرۆک سامانی نیشتیمانی و پێیان بڵێن مەسئولەکان ئەوە بەس لە کوردستان هەیە برای بەڕێز تەنانە با تەواو بم لە سووریا ئەسەدی شاشتیوانیە باش ئێستا لە کوردستان شتێکیان دروست کردو لە سیستەمە سیاسی پێیان دەڵێن مەسئولەکان هەروەها لە پەیوەند بە دامەزراکانی دەوڵەتیشەوە بە کاکاوی بەڕێز و ئەو هاوڵاتیانە بڵێ کە تەمەنی ئێمە و بەرەوسەریان هەیە بڵێن شتیوا هەبوو مەسئولی هەموو ڕەوزەیەک مەسئولی مدیری هەموو مەکتەبێک هەموو ناوەندێکی دائیرەیەکی دەوڵات ئیلا دەبێت لە بەحسەوە تەسچێ بکرێن و ببرێن بە مدیری ئەو ناوەندانە شتیوا نەبوو ئەوە هیوادارم دوو نمونە بێ بەڵێ سپاس دەکەم ئەزمونە کوردیەکە ئێمە سپاس دەکەم بەڵێ بینیرانی بەڕێز ناوبڕێکی کورد بەداوی دواتەگەڕێنەوە لای مامۆستا کامەران لەگەڵ مامێنەوە بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان مامۆستا دووبارە سڵاوت لێبێت ئەگەر باس لەو بکەین کە لە ماوەی مەسەرەن 2016 وەفدێکی زۆری وڵاتان سەردانی هەرێمی کوردستانیان کردووە ئەمە مانای ئەوە نیە کە ئێستا پشگیرێکی نێودەوڵەتی بۆ مەسەلەی دەوڵەتی کوردستان و پرسی سەربەخۆیی دروست بووە؟ من هەوڵەدەم پرسیارەکە جەنابتم لەبیر نەچێتەوە هەندێک پێیان مسترنج هەبوو پێم خۆش بوو باسی بکەم. یەکەم بەشێک لەو ڕفیقانەی کە کاتی خۆی لە تەمەنێکدا هاوتەمەن بووین هەندێک نازناومان هەبوو لە نێوان یەکتردا هەموو کاوەکەم بەستی خاڵە کاوەکەی خاڵەکاوی کە بەشێک لە ڕفیقان و دۆستان باسیەکەن کاگرابن عرب لێرەوە سڵاو ڕێز و حرمەتم بۆی هەیە خەڵکی یەک دەڤەر و یەک ناوچین پێکەوە دەستی خۆش بێ بەنسبەت ئەوەی کە ویستمەوە کاگرابوونش تەختی لەسەر کردەوەیش ئەوەیە کە قسە لەسەر سەربەخۆی و دەوڵەتی سەربەخۆ دەکەین وای لێ هاتووە ناکرێت دای ببڕین لەسەر زۆری حکومڕانی واتە زۆربەی ئەو کەسانی کە پەناهێندن لە وڵاتانی ئەوروپی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیاوە چوونەتە ئەو خۆ زۆرینەیان ئەو نەتەوانن کە دەوڵەتیان هەیە بەڵام دەوڵەتەکەیان بەجێ هێشتواتە دەوڵەتی مەترسیداریان هەیە دەوڵەتی ئیستیبدادیان هەیە دەوڵەتێکیان هەیە کە نەیتوانیوە ئەمن و ئاسایش و بژێوی و ژیانێکی خۆشگوزەران بۆ هاوڵاتیەکانی دابین بکە دەکرا من کە نمونەی کۆماری مەهاباد و نەوەتیوەکەم هێنایەوەتە دەکرا تۆ کە لە قۆناغێکدا وڵاتەکەت داگیر کراوە هاوڵاتیەکانی ناپرسن زۆری حکومڕانیەکەت چۆنە بەڵام کە مودەیەک حکومڕانی خۆماڵی ئیدارەی وڵاتەکەیدا بە تەکید ئەو کاتەی پێداویستی زۆری وەتە زۆری ئەم حکومڕانی کە وڵات بەڕێوەداوە هاوتەریب دەبێ هاوپێویستی دەبێت لەگەڵ سەربەخۆی واتە ئێمە هەر کاتێک قسە لە دەوڵەت سەربەخۆ دەکەین قسە لەسەر کوردستانێکی سەربەخۆ دەکەین ناتوانین زۆری حکومڕانیەکەی نادیدە بگرین لە پاڵ سەربەخۆیەکە بۆیە زۆری حکومڕانێتیی خراپ ئێستا پرۆسەی خواستی دەوڵەتی کوردی و ئینتیما بۆ ئەم خواستەی لای تاکی ئێمە کاڵ کردوتەوە خاوی کردوتەوە بۆ چکە هەردووچیان پێکەوە هاوتەری بن و پێکەوە بوونە تا لازم و مەلزومی یەکتر پێم خۆشە ئەو خاڵە ئاماژە پێ بکەین و ئاگادار بین خاڵش کە سەبارەت بە مۆزوعی با بڵێن مالیچی لەگەڵ ئەم لێدوانێدا من واتە سەوڕ ناکەم ئێمە کاتی خۆی کە هەوڵی ئەوە درا یان دڵخۆش بووینەوەی کە مالیچی لە ڕێزگای جەعفەری بوو بە سەرۆک وەزیران و دوای ئەمەش کە دڵمان خۆش بوو بەوەی کە
با بڵێن عبادی لە جێگای مالیکی ئەم پێم وانێ ئەمانەچیان لە قەسێکە گۆڕی بێواتە جیاوازی لە بینی عبادی و مالیکی ئەو جیاوازیە گەورە نییە کە پێمان وابێ ئەگەر مالیکی بگەڕێتەوە لە جیاتی عبادی سەرۆکایەتی حکوومەتی لە عێراق بگرێتە ئەستۆ ئەوە مەترسیەکان زۆر هەندێک خەڵک لەو دیدەوە سیرکات جیاوازەکە و مالیکی مەسەلەن بۆجێی خەڵکی بریەوە هەندێک خەڵک لەو دیدەوە عبادی بودجەکەی نەناردەوە حسابی ئەوە بکە و بەس ئەوەندی هەیە لەوانەیە عبادی هەندێک با بڵین مامەڵەکانی لەگەڵ هەرێمی کوردستان زیاتر بەکردەوە دیبلۆماسیانەتر مامەڵە دەکات جینان لە کۆی پرۆسەکەی بەرامبەر بە هەرێمی کوردستان ناکەم جیاوازێک لە بینی مالیکی و عبادی دابێ بە وردەکاری کە پێمان وابێ مامەڵەی عبادی لەگەڵ مالیکی ئەو جیاوازە گەورەی هەبێ و بەگەڕانەوەی مالیکی گۆڕانکاری زۆر مەترسیدارتر ڕوو بدە لەمانی کە ئێستا هەیە بۆیە من واتە سەوڕ ناکەم یعنی ئەمە حالەتێک بێ کە ئێمە پێمان وابێ بۆ خاڵە مەترسیدارە گەورەی تێبگەین خەڵش کە هەیە من کە ئەو بازارێ پرسیارەکەی زەنابەت وڵام بدەمەوە بەڕاستی بوونی وەفتی گەورە بۆ هەرێمی کوردستان لە ساڵی 2016 کە لەم ڕۆژانەوەکو دەستکەوتێکی گەورە بەرزانی باسی کرد من واتە سەوڕ ناکەم هاتنی وەفتی گەورە ئەمە نیشانەی ئاڕاستەیەک بێ کە هەرێمی کوردستان بەرەو سەربەخۆی دەباوە ئەوە بێتە زەمانەت و گرنگتێکی بەهێز بەرەو سەربەخۆی واقعی هەرێمی کوردستان لە ساڵی 1973 بۆ 1975 لە پێش با بڵێن ڕێکەوتنامەی جەزائیر پەیوەندی بەرپرسانی کورد ئەو کاتێەوە پەیوەندی بیزڵەبەت ینی مەلا مستەفای ڕەحمەتی لەگەڵ بەرپرسانی ئێران لەگەڵ بەرپرسانی ئەمریکی لەگەڵ بەرپرسانی ڕووسی زۆر گەورەت لە ئەستی بابرین قۆناغێکی زۆر بەرەو پێشچوونی بەخۆیەوە بینی بەڵام کاتێکە ڕێکەوتنامەی جەزائیر مۆرکرا و کاتێکە عێراق و ئێران لە جەزائیر لەسەر دەستی هەواری بوومی دیانگەشتە نەتیجاوە لەو کاتێک کە بڕیاری نەکسەی شۆڕشی کوردرا دەبینین هەموو پەیوەندیەکان پسڕان و ئەمە هیچ خزمەتی بە قۆناغەکانی دواتری پرۆسەکە نەکرد بۆیە مێژوو ئەومان پێ دەڵێ کە ئەمە نابن با بڵێن بۆ عدێکی استراتیجی بۆ مسۆگەرکردنی سەربەخۆی و ئایندەی کوردستان دووبارە دەڵێمەوە پرسی سەربەخۆی کوردستان پرۆسەیە کە دەبێ هەموو ئاڕاستەکان پێکەوە بڕۆن زۆر باشە بەس بوعدی استراتیژی یەکەم چیە بۆ مەسلەی پرسە سەربەخۆیەکە زارە پێش هەموو شتێک دەبێت ئەگەداری ئەوەی بین یعنی ئێمە بە تەحەدا و بە شەڕ ناتوانین سەربەخۆی ڕابگەێنین بۆی ئەگەر بێت و مالیکی بێتە سەر حکم دیارە مالیکی زۆر نەیارە بە هەرێمی کوردستان و کورد کە بە فعلیش با بڵێن ئەمە لە ڕابردوو دامەی دەرخستووە بەڵام دوازار ئێمە پێویستیمان بەوەیە کە لە ڕێگەی تەفاهم و لە ڕێگەی لێک تێگەیشتنەوە لەگەڵ بەغدایە ئێمە مۆزوعی پرسی سەربەخۆی ڕابگەێنین و ئەمەی کە لە بەغدای حکومڕانە و واقعی بەغدا و مۆزوعی یەک پارچەی خاکی عێراق بە ئەندازەیەک بۆ عدێکی ئیقلیمی هەیە ینی تۆ پێویستت بە زۆرێک لە تەفاهم لێک تێگەیشتن هەیە لەگەر وڵاتانی ئیقلیمی تا ئێستاش مامەڵەی وڵاتانی ئیقلیمی لە هەرێمی کوردستاندا هێندەی ڕەهەندێکی ئابووریە هێندە ڕەهەندێکی سیاسی نییە هێندەی مامەڵەکردنەکە مامەڵەیەکی ئابووریانەیە هێندە مامەڵەکە بە ئاراستەی ئەمە نییە کە ئاراستەیەکی استراتیجی بۆ ئەمانە تۆ ئەو گرنتێت هەبێ کامانە پشتیوانی لە واقعی کوردستان دەکەن بەرەو سەربەخۆی ئێمە دەبێت بگەڕین بە دووە ئاماژانەی ترکە پەیوەندیەکان لە پەیوەندی ئابووریەوە بگوازرێتەوە پەیوەندی سیاسی و لە پەیوەندی ئابووریەوە بگواتە پەیوەندی تەفاهم بۆ ئەوەیە گەر بێت و لە ئایندەدا واقعی عێراق بەرەو پارچە بوون بڕۆیشت هەرێمی کوردستان بوو بانەمێکی سەربەخۆ بتوانرێ مامەڵەی لەگەڵ بکرێ واقعی هەرێمی کوردستان لەسەر نەخشەی جغرافیا جیۆپۆلیس سیاسێکی زۆر خراپمانەیە ئەگەر بێت وڵاتانی دەوروبەر مامەڵەمان لەگەڵ نەکەن و بمانەوێ بە شێوەی تەحەداکردنی وڵاتانی دەوروبەر و بەغدا ئێمە ئەم سەربەخۆی ڕابگەێنین ئەمە زۆرێکە لە ئینتیحار ئەگەر بێت و ئێمە پێمان وابێ دەتوانین لە ناو کۆمەڵێک وڵات کە تا ئێستا تەفاهمی سەربەخۆی ناکەن و ئێمە بتوانین بڕۆینە ناو ئەو مزازەفە گەورەیەوە واتە دروستکردنی ئەم سەرکەشیە بەبێ ئەم تەفاهمە گەورەی کە پێویستە لە پرسی سەربەخۆی ئێمە بەدیویهێنین من پێم وایە یاریکردنە بایان لێدوانێکی زۆر سەرکەشانەیە. بەڵێ سوپاس دەکەم دواتەگەرم وڵای بەرز مامۆستا ئەگەر بچین وڵای کاگرابوون سەبارەت بەوەی کە ئێستا گەر باز لە مەسەلەی ئەنگاونان بەرەو دەوڵەت بکەین لە ئاسی ناوخۆ بەشێکیان پێیان وایە دەکرێت ئێمە بەبێ دامەزراوە بە تایبەتی بێ پەرلەمان مەسەلەن بەرەو سەربەخۆی بڕۆن ئێستا گوێمان لەبەر پرسانێ مەسەلەن خۆکۆماری کوردستان پەرلەمانی نەبووە و بەرەو سەربەخۆی ڕۆژتووە ینی دەکرێت بەبێ دامەزراوە بەرەو سەربەخۆی بڕۆین دەزانی چۆن ئەم بابەتە دەبواە زۆر قسە و کۆنفرانساتی گەورە گەورەی لەسەر بکرێت لێکۆڵینەوەی لەسەر بکرێت قسەی لێ بکرێت بۆی دیدە جیاوازەکان لێک جیا بکرێنەوە لە بنەڕەتەوە ئەو ڕێیەک غەڵەتە کە پێی وابێ دەوڵەت بابەتێکی ئیسێنشیاڵە جەوهەری یەک جۆر دەوڵەت هەیە و پێشی وابێ لە کوردستانیش ئێمەش هەمومان یەکەیەکی جامدین هەمومان یەک جۆر ڕئیمان هەیە بۆ دەوڵەت ئەوە ڕێیەکی ڕاست نییە
سعودیە دەوڵەتە هەر بڕان بە پەرلەمانیە خەڵکی پێی وایە پەرلەمان هەر کوفرە دەبێت دەوڵەت هەبێ بەس پێی وایە پەرلەمان هەر کوفرە خەڵک پێی وایە دیموکراسی کوفرە خەڵک پێی وایە خۆی پیشاندان هەر کوفرە هەمووشی بڕان وایە دەوڵەتیان هەبی و هەندێکیان دەوڵەتیان دامەزراندووە کۆریای باکوور دەوڵەتە یەک وڵاتی تەواو هەر هەموو هاوڵاتیانی کردو بە کۆیلە ئەریتیریا لە حربێکی ئەوە بوو ئەوی پێ دەڵێن حربی تەحەڕوڕی سەر بە ڕزگاری خوازی ئەسی و بیا داگیری کردبوون ئێستا کە دەوڵەتی خۆیان هەیە ئەریتیریا ئەوش دیسان وڵاتەکەی خۆیان دیکتاتۆرێک هەمووی کردوون بە کۆیلە لە بەرامبەریشدا خەڵک هەیە کاری کردو بۆی دەوڵەت دامەزرێت بۆ ڕزگاری ئەمریکا لە ژەردەستی بەریتانیەکان ڕزگاری هیندستان لە ژەردەستی بەریتانیەکان نمونەی ئەمریکا و نمونەی هیندستان دوو نمونەی دیموکراتین نمونەی ئەمریکا نمونەی جێجگار گەورەیە من هیوادارم سراعی ئایدۆلۆژی و سراعی هەندێک سراعی ئەوەی لە ناو کەوانەیە سراعی دینیشتوا وامان لێ نەکات لە بایەخە هەرە گەورەکانی حەزارەتی ئەمریکی و هەروەها هندیش تێک کەڵکی لێ وەربگرین کە ئێمەی مسلمان چۆن ترادیسیۆنەکەمان بە درێژای خۆی لە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم کەڵکی لە ترادیسیۆنەکانی تر وەرگرتووە ئێمەش دەبووایە کەڵکمان لێ وەرگرتایە بەڵام لە بەرامبەران نمونەی ترسناکی وڵاتە عەرەبیەکان هەنوو لە کەوانەیەک شاوانە پیان دەڵێن وڵاتی ئیسلامیەکان هەموو هاوڵاتەکانی خۆیان کرد بە کۆیلە و بەشێکی زۆری هاوڵاتیەکانی خۆیانەوانی دەنگیان هەڵبڕی لە زیندانەکاندا بە تەعزیب کوشتیان و جانیان سپاردوو زائیدەن هەزاران کوشتنی مەجهول بۆیە ئەمە لە کوردستانش دەبێ وا سەیری نەکەین هەرچی کە دەڵێن دەوڵەت هەموو هاوڵاتیانی کوردستان مەبەستیان یەک جۆر دەوڵەتە من بۆ خۆم چەندە دژی حکوومەتەکەی بەعس تێکۆشاوین کە ئەوسا گەنج بووین بە تەمەنێکی زۆر بچووکەوە دەستمان بۆ خەباتە کردووە هەمان خەباتی من لە دژی دەوڵەتێکی لە کەوانەیە کوردی ئەگەر بە هەمان ئەو ڕۆشت و ئەو جەوهرە بەعسیانەیە بێدژین ئێمە من بۆ خۆم و هەموو بستنی گۆڕانیش دەوڵەت وەک ئامراز سیر دەکەین ئامرازی دابینکردنی دادپەروەری و ئامرازی دابینکردنی ئازادیەکان بۆیە ئێمە دەوڵەتێکمان دەوێت کە لە هاوڵاتیانی کوردستان تیا وەک ئامرازێک بۆ پاراستنی مافە ئابووری و مافە مەدەنیەکانی ئەوان چاوی لێ بکرێ بۆ دەوڵەتێکی ئاواتێ دەکۆشین بەڵام دیدی پارتی دیموکراتی کوردستان بۆ دەوڵەت ئەوانیە دیدی پارتی دیموکراتی کوردستان بۆ دەوڵەت دوو ئاڕاستە یەکجار گرنگتیا غائبە یەکیان ئەوان دەوڵەتێکیان نایە بۆ دابینکردنی دادپەروەری دووەم ئەوان دەوڵەتیان ناوێ بۆ دابینکردنی ئازادیەکان ئەو نمونە حکومڕانیان دەوێت چوارچێوەیەکی فراوان پێ بدەن و بیکەن بە دەوڵەت و ڕسمێت وەرگریە کە ئێستا لە هەولێر هەیە بە پلەی ئیمتیازیش لە بادینان هەر کەسێک حەز دەکات بزانێ ئەگەر پارتی دیموکراتی کوردستان دەوڵەتێک دامەزرێنێ چۆنی دادەمەزرێنێ ئەگەر زۆر چاک بێ یعنی ئەگەر ئێمە شانسمان هەبێ ئێمەمانان وەکو بادینانی دادەمەزرێنێ ئەگەر ئێمەمانانیش شانسمان نەبوو وەک سعودی دادەمەزرێنێ ئێمە لە بستنی گۆڕان دەوڵەتێکی ئەوە قبول ناکەین و کار دەکەین هەرگیز خەونێکی ئەوە بەدین هەیە بەڵێ زۆر باشە بەڵام سەبارەت بەوەی کە بەبێ دامەزراوە دەکرێت بەرەو ئەوانگاو بنێ بۆ نمونە گوێم لە بەرپرس بووە لە ئاسی باڵا بازەوە کرا کۆماری کوردستان من بۆ خۆم من لە بنەڕەتە سیرکە برای بەڕێزم من هیوادارم ئەو 5 دقە دەبێ من لەو بارەوە قسە دەکەم گەیشتی بێ بەلای کەمە جۆگرە بەڕێزەکان ئەمریکیەکان نەیانگوت ئێمە دەوڵەتێکدا دەمەزرێن گرنگەوە دەوڵەتمان هەبێ و بەریتانەکان حکوممان نەکەن هەر یەکسەر هیوادارم ئێوە ڕۆژنامەنووسن بچن بەیاننامەی سەربەخۆی ئەمریکا بخێنەوە بزان ئەوانە چ خەونی گەورەیان هەیە ئەوان پێشان ئێستاش دوای ئەو زیاتر لە 200 ساڵ شانازی بەوە دەکەن کە دەوڵەتێکیان دامەزراندەوە بۆ یەکەمین جار لە تاریخی بەشەرا لەسەر کۆمەڵێک بەها دایان مەزراندۆک بۆ نمونە حڕیەتی ئینسان کەرامەتی ئینسان ئازادی ئاینی پاراستنی ئازادیەکان و زائیدەن ئەو کۆمەڵە مەعاهدات و بەیاننامە گەورە و گرنگانەی تر اینجا با بۆ تاواکەم زائیدەن دەستوری ئەمریکی ئێمە دەبێ ئەوا قسە بکەین ئێمە دەوڵەتێک بە تەمای چین دەوڵەتمان بۆ چییە بۆ دەوڵەتێک دامەزرێنی بە تەمای چی دەوڵەتێکین کەواتە ئەوان کۆنگرێسیان هەبوو ئەو مناقەشاتانیان تیا دەکرد سعودی عەرەبیش کۆمەڵە خەڵک بوون کە بەداخەوە یعنی دوور لە شارستانیەت مەوەستم خەڵکی ئەو خێڵانەیە نەک خوا نەخواستە ئاینی ئیسلام ئەمانە بەهای ئینسان تیا کەمە یعنی ئەوەی خوای گەورە دەڵێ ئینا کەڕەمنا بەنی ئادەم لێ ئینسان کەریم نییە و ئینسان وەک کائینێکی کەرەمکرا سیر ناکرێ بۆیە پەرلەمان و ئەو شتانە و ئازادی ئەو شتانە هیچ بەهایەکی نییە لە وڵاتە دوجار مەملەکەتێک دامەزرێن هەموو وڵاتەکان دەکەن بە کۆیلە و سەربەت سامانی ئەو وڵاتەش خۆتان زان چۆن تەخشان پەخشان دەکەن هاوڵاتێکی مسلمانی تەنیشتان کە سۆماڵە لە برسا خەڵک دەمرن بەڵام ئەوە ئێواگەتان لێ لە سعودی عەرەبیە و نمونە ترسناکەی حکومڕانی چۆن پارە تەخشان و پەخشان دەکرێت و خەسار دەکرێت پێچەوانەی هەر هەموو ئامۆژگارەکانی قورئانی پیرۆز و ئامۆژگارەکانی پێغەمبەری گەورەی خۆمانە ئەوە حکومڕانیەکانە ئەنجا کەواتە بۆ جابا نمونەکەت بۆ تەواو بکەم لە ڕووی جەوهەریەوە دەکرێتەوە جابا بۆ تەواو بکەم دەکرێتەوە دەوڵەتێک دامەزرێنی ناوی دەوڵەت بێ عەلەمێک شتە بێنێتەوە یەکگرتوەکان بەڵام هەموو هاوڵاتەکان بکا بە کۆیلە
ئێمە لە ئێستا دژی ئەوەی زۆر باشە بەڵام بەڕێزێت ئەوەی گریمانە کە دەوڵەتێک دامەزرێن وەک خەونی ئەمریکەکان ئامرازی دابینکردنی ئازادیەکان ئامراز دابینکردنی دادپەروەری و تایدا لە نهایەتدا هاوڵاتیان هەست بکەن ئەم دەوڵەتە ئامرازی پاراستی کەرامەتی ئەوانە و ئەو ئاەتە گەورەی خوای گەورە ئەو ئاەتە گرنگە ئامرازی بەدهێنان ئەوات نەبێ ئینا کەڕەمنا البەنی ئادەم واتە ئامرازی پاراستی کەرەمی ئینسان بێ بەنی ئادەم بێ نەک شکاند بڵێ وەلقەت کەرەمنا بەنی ئادەم نەک ئامرازی تێک شکاندنی کەرامەتی ئینسان بەپێچەوانەوە ئامرازی پاراستی کەرامەتی سپاس دەکەم مامۆستا زۆر باسی لە حەزارەتی ئەمریکی و بەریتانی کرد بەڵام ئێمە دەبینین لە دۆخی کوردستان مەسەلەن پەرلەمان پەخراوە یاسە سەر و ئەمریکانیش لێرە وجودیان هەیە بەریتانیەکانیشیان وجودیان هەیە یاسە تەنیا یاسیان بۆ خۆیان دەویان بۆ ئێمەش یاسیان دەوێت من پێم وایە ئەو بابەتی کاک ڕابوون باسی کرد بە هەندێک تەوزیحی تر بدەین بۆ بابڵی بیستران و بیدەرانی ئەم بەرنامەیەت ئەگەر بە شێوەیەکی سادە باسی لێەوە بکەین با بڵێن بینی دەوڵات و لەگەڵ حکومڕانی دەبێت ئەگەداری ئەوە بین جیای بکەینەوە واتە هەموو دەوڵەتی حکومڕانێتێکی هەیە و حکومڕانیەتەکەیە ئەم دەوڵەت جوان دەکا ینی وەکو خانوو ماڵ وایە یعنی ئەگەر بێت و ئێمە دەوڵەت بچوێنین بە خانوو ئەوە زۆری حکومڕانێتەکە ناوماڵە واتە خانوو بە تەنها مرۆڤ ناتوانێت تێدا ئاسۆدە بێ و بژی و بەحەسێتەوە لە گەرما و سەرما و ئەوە ڕزگاری بێت تەنها با بڵێن ماڵە و ناوماڵەکەیە کە دەتوانێت بارودۆخێکی ئاسایی و ڕێکوپێک لە ماڵدا دروست بکە بۆیە زۆری دەوڵەت ئێستا لە پرسیارەکەی پێشترش باسم کرد لەگە زۆری حکومڕانی هەردووچیان پێداویستیە وەکو چۆن خانوو ناوماڵ پێکەوە هەردووچیان ئاسۆدەیی بۆ کەسێک بۆ ئینسانەکان دروست دەکە کە تێیدا بژیە ئەگەداری ئەوە بین دەوڵات چوارچێوە سنوورەکەیە کە ئاعتراف پێکراوە و سربەخۆیە قوارەیەکی سربەخۆیە و سنوورێکی دیاریکراوی خۆی هەیە و ئەمە سنووری حرامکراوە بۆ هەر قوارە و دەوڵەتێکەکە بتوانێت تەداخلی تێدا بکە بەڵام زۆری حکومڕانیەتیەکەیە کە ئەم جوانکارە دروست دەکە مرۆڤەکانی تێدا ئاسۆدە بن با ئەم نمونانەی کاگڕابوون و ئەوەی کە ئەمریکیبان بە شتێککە بۆ دێنمەوە کاتێک کە جەزائیریەکان ویستیان ڕزگار بن لە بەندەستی فەڕەنسیەکان زۆر بیریان لە زۆری حکومڕانیەکە نەکردەوە بەڵام دواتر کە کۆمەڵێک ئەسکەرتار و حکومڕانی وڵاتەکەیان بەرەو ئیستیبدادی برد ئەو جەزانیان بە تەنها سربەخۆبوون لە دەستی فەڕەنسیەکان ئاسۆدەیان ناکە ئێخۆ با بڵێن مەلک فەیسەڵ لە عێراقدا دامەزرێنەری دەوڵەتی عێراقە و ڕەمزە بۆ دروستبوونی سیاری دەوڵەتی عێراق و لێدوانەکانی بۆ یەکپارچەی خاکی عێراق و وەتەنێتی عێراق زۆر گرنگە بەڵام ئێستا وای لێ هاتووە لە دوای کۆدیتایی 1950 بە بنەماڵەی مەلیکی گۆڕبەگۆڕ ناسراوە دوور نییە لە ئێستا ئەو سەرەتایە دەست پێ کردووە کە ماوەیەکی تر کەمال ئاتاتورک ببێتە نەفرین لێکراو بۆ زۆری ئەمریکیەکان با بۆ باس بکەم ئەمریکان ئێستا بۆ نمونە ئەمریکەکان لەگەڵ سعودیە هاوپەیمانەتیان هەیە ئەمریکا بابەت بکەمەوە زۆرز بۆش دامەزرێنەی دەوڵەتی ئەمریکایە لە کۆتایی سەدەی کۆتایی سەدەی 1970 و با بڵێن 1970 توێک لەو فتراندا کە حکومڕانی کردووە زۆر جیاوازە لە مەلک فەیسەڵ لە عێراق زۆر جیاوازە لە کەمال ئاتاتورک لە تورکیا بەچی لەبەرێک کە ئەو پیاوە لە دوای دامەزراندنی دەوڵەتەکە وەکو مؤسس و کاریزما نەچووە بۆ خانەوادەکەی دەوڵەت دروستکە نەچووە بۆ بنەماڵەکەی دروستکە و وڵاتی بەرەو ئیستیبداد نەبەر وڵاتی بەرەو پشتا و پشت نەبەر بە پێچەوانەوە ئەمانە کە دەوڵەتیان دامەزران دەوڵەتیان بۆ خۆیان دامەزران ئەم پرسیارەی جەنابەت وەزیری گرنگە وەکو ئەمریکا بۆ خۆیان دەوڵەتێکی یاسایان مەسەلەن دموکراسیان بۆ مەسەلەن لەگەڵ سعودی هاوپەیمانن مەسەلەن کە مامۆستا دەڵێ خەڵکیان لێ بە کۆی لە کردووە ڕابوو مەسەلەن بۆ کوردستانێ بێدەنگیە لە پەخسنی پەرلەمان و خۆی دامەزراوەکان ئەم بابەتێکی زۆر ڕوونە یعنی دەتوانم بڵێم زۆر زار پرسیار هەڵ ناگرێ کە ئەمریکا بۆ خۆی سیستەمێکی دموکراتی هەیە ئاڵوگۆڕێکی ئاشتیانی دەسەڵاتی تێدا دەکرێت ئەمە حقیقەتەوە تا ئەمریکا وا بەڕێوە دەچێت بەڵام واقعی سیاسەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە درێژایی سەدەی 20م وا بەڕێوە نەچۆ تەنها دۆستی ئەو وڵاتانە بێ کە دموکراتین واتە زۆربەی دۆستەکانی هاوپەیمانەتەکانی ئەمریکا و بەریتانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕا زۆربەیان دەسەڵاتدارە ئیستیبدادیەکانن ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەمانەگە دموکراتیان بۆ خۆیان بوێ مەرج نییە دۆستەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە فەرمانڕەوایەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دموکراتی بن بۆیە ئەمریکا بۆ خۆیان دێ مەرج نییە بۆ هاوپەیمانەکانی بوێ لەبەر ئەوەی ئەمان لەسەر ئاساسی بەرژەوەندی هاوبەش مامەڵە دەکەن و بەرژەوەندی هاوبەشەکانن ئەگەر لەگەڵ سیستەمە ئیستیبدادیەکاندا بگونجێ و لەگەڵ کەسانێک کە هاوڵاتیەکانی خۆیان بچەوسێنەوە زۆر مشکلی ئەمریکیەکان نییە واتە ئەمریکا شارستانی ئەمریکایە بۆ خۆیەتی بەڵام ئەم ئەزمونە ناگوازێتەوە بۆ شارخستن سیستەمی دیکتاتۆر لە واتەنە عەربی لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلام دەگونجێت
پرسیارەکەم و دووبارەکەەوە سیستەمی دیکتاتۆریەکان بۆ نمونە لە وڵاتانی عەربی لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلام دەگونجێت؟ خۆی ئەو بابەتە من پێم وایە بابەتێکی جیاوازە و بەتەکید ئێمە لە سیستەمی حکومڕانی لە تاریخی ئیسلامیدا هەومە لەسەرەوە متفقن کە سیستەمی فەرمانڕەوایەتی ئیسلامی سیستەمێکی ثیۆکراتی نیە، سیستەمێکی مەلەکی نیە و سیستەمێکی ئیستیبدادی نیە و شەرعیەت لە خەڵکەوە وەردەگیرەوە لە شوڕاوە وەردەگیرەوە تا ئەبوو بەکر سیدیق لە شوڕاوە لە ساقفێ بینی سەعد بوو بە خەلیفە نەک و دواتریش دەبینین نە ئیستیبداد لە دوای حکومی کرد و نە حکومی وراسی و بنەماڵی حکومی کرد واتە ئەم سیستەمە حکومڕانی ئیستیبدادیانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە عالەمی ئیسلامیداوە حکومە مەلەکیانە هەر هەمویان جیاوازن لەگەڵ ئەو پرنسیپەی کە ماوەردی لە ئەحکامی سوڵتانی هێناوێتی و زانانی ئەمە لەسەر زۆری سیستەمی حکومڕانیدا هێناوێنێ و بابەتێکە و زۆر سپاس. کاگرابوون زۆر بە کورتی سەبارەتەوەی کە بەرز باسی حەزارەتی ئەمریکان کرد و بەریتانیەکان بەڵام لە ئاستی کوردستان کە بەرز دەندامی پەرلەمانی مەسەڵەن کۆنسوڵی وڵاتانە بێدەنگیانەیە لە ئاست بەخستنی پەرلەمان ڕاست ئەوەی کە بەرزت دەڵێ سیستەمەکە بەرە و سیستەمێکی مەسەڵەن ستەمکارە. بەڵێ من طبعا ئەم مناقشەی ئێستامان کەم بەلامەوە ێزگار گرنگە بەڵام زۆر پێنی بەرنامەکەمانەوە نیە وەکو خاڵبرای بەڕێزم خاڵەکەەوە ئاماژەی بۆ کرد بەڵام مادام باسەکە کراوەتەوە من بخۆم حەزەکەم قسەی لەسەرکەین بەجێ نێڵین کاکە یەکەم عیسای مەسیح عەلەیهی السەلام قسەیەکی دەڵێ ئەوەی دووجوی هەیە با ببیستێ ئەوەی دووچاوی هەیە با ببینێ هەروەها بوودا کە من بە پێغەمبەری دەزانم حەزرەتی بوودا ئەویش هەروەها چیرۆکێکی هەیە کە یەکجار حەقیقەت دەبینێ هەموو تاریخی ئەو منطقەیە و حەزاری ئەو منطقەیە دەگۆڕێ بەڵام خەڵکانێکن کە ئەوەی ختم الله على قلوبهم کە دڵیان دادەخرێ هیچ نابینن تۆ هەموو ڕۆژە دەیبینی ئەو یەکجاری بینیەوە بەڵام خەڵکە هەموو ڕۆژە دەیبینێ و دەرز وەرناگرێت کاکە حەزارەتی ئەمریکی حەزارەتی جەجگار گرنگە بەڵام کە دەڵێن حەزارەتی ئەمریکی گرنگە خۆ معنای ئەوە نیە کە کورتینی هەم لە ناخۆ من لە دەرەوەش یەکێک لەو ڕخنانێک کە لە ئەمریکا دەگیرێت بە تایبەتی زێڕخنەیە سیاسەتی خارجیانە بەڵام لەگە سیاسەتی خارجیەکان بۆ نمونە یعنی بۆ نمونە تەعامل لەگەڵ سعودیا دەکا ئەوە جێڕخنەیە چۆن دەبێت ڕژێمێکی ستەمکاری و سعودیا ئەمریکەکان پشگیریان بکەن پێشتر ڕژێمی کەمالی لە تورکیا کوردیان ئیبادە دەکرد ئەمریکەکان پشگیریان دەکردن نمونەی ئیسرائیل کە ئەمریکا لە سیاسەتی سەرکوتکردنی عەرب و مسلمانەکانی فەڵەستین دیسان هاوکاریان دەکات ئەوانە هەموو ڕخنەی جدین دەبێت بژیرێن بەڵام ئەمە لە گەورەی حەزارەتەکە کەم ناکاتەوە بۆ حەزارەکە بۆ نمونەی حکومڕانی ئەمریکی بەڵام لەگەڵ ئەوەشدا زۆر من با ئەو نمونێت تاواکەم زۆر گرنگە بەلامەوە بەڵام من دوو خاڵ دەڵێم وەکو ئێمەی مسلمان هیوادارم بەستەنها ئەوەی فوت فۆتۆت بە ئینگلیزی پێی دەڵێن یعنی ببێتە بابەتی بیرکردنەوە لە تەنیشتمانەوە لە موسڵ کۆمەڵک لە کەوانەیان مسلمانی ئیرهابی تونڕە و قەبری پێغەمبەرێکی ئێمەیان تەقاندەوە عەلەیهی السەلام نەبی یونس لە هەولێر مزاهرە ڕوونێدا لە یەک وڵاتی ئیسلامیش مزاهرە نەکرا بەس بە وجدانی خۆتان پرسیارکەن هەموو مسلمانێکیش باوە پرسیار لە خۆی بکە ئەگەر دوو جوندی ئەمریکی و قەبریان تەقاندایەتەوانی چی ڕوودەدا لە هەولێر ئەو پرسیارە بۆ خۆتان دوای وەڵامی بدەن و بیری لێ بکەنەوە دوو بابەتیشتر هەیە بۆ ئێمەی مسلمان لە کە ئێمە يعني أمي وسطين لجغرافياش أمي وسطين واتني نواني شرق وغربين زور مهمة بيزانين برسال نخوتها بكر كي روجان للصين مظاهرة كراب وباراسني ما في مروف بلام دو جندي أمريكي لأنبار ما في مروف يشان كان لأمريكا مظاهرة دكري دادقايان دكان سزنيان دكان لبريطانيا لأوروبا إيوه همو آنو براودناك چند هزاران مسلمان لنايبشان دا إسلامي وكو إيوه لولات عربية كان دان توسين وإعدام عندك رادا كان بو بريطانيا بو أمريكا بو أوروبا بو ما فيهم باريز نو دا كرامتشان دا باريزن بلام لولات إسلامي كانوا عربي كان دكتاتور كان ما فيهم كرامتيان باريز راونيا أما همو جرينجا دبي إيمي مسلمان لبرتشاو مان بين كلشان لي وربقين وكشان أزيادي مهبول دبي راستا باشي بقوازينو بلام نموني روسيا نموني استمكاري خطر لما انتقاد دەستیان بڕ بەڵێ سپاس دەکەم کاتمان نەما کاگرابوون زۆر بەکو تێبینی هەر ئەو سرنجە دەمە کاگرابوونی کە لە مووسڵ قەبری نەبی یونسدا تەقاندرێتەوە بۆ ئێمە لە هەولێرێ هەڵوێستمان نییە بۆ ئێمە لە سلێمانی هەڵوێستمان نییە وشەی ئێمە هەمومان چونکە بە فیعلی یعنی ئێمە ئەگەر تێبینیت کردبێ کاتی خۆی سەرنج هەبوو لەسەر ئەم هەڵوێستان لەسەر ئەم هەنگاوانەی کە داعش دەیکا لەسەر سووتاندنی دیل بەڵام لەوانەیە لە ئاستی پێویستدا نەبوو بێ بۆیە لەو بارەیەوە هەڵوێست هەبووە من دوازەر تەنها ئەمەندە دەڵم لەسەر ئەم لێدوانانە چونکە هەستم کرد هەندێک لە بابەتەکە دوور کەوتینەوە ڕاستی من پێم وایە ئەم لێدوانانە زیاتر وەکو فیشەکی مختار کوژ وایە یعنی هەر لەبەرەوە بە بەردەوامی هەڕەشەی تەقاندن دەکرێت و ناتەقێندرێ بۆیە وا تەسەوڕ دەکەم نەیارانی دەوڵەتی کوردیش ئەگەر تۆ تێبینیت کردبێ لە وڵاتانی ئیقلیمی کەس لەو بارەیەوە بە بایەخی وەرنەگرتووە ئەم لێدوانە ئەوانەی کە نەیارن بەم قەوارەیە لە بەغدا و لە شوێنەکانی کە بەو شێوەن وەرنەگرتووە کەواتە وا تەسەوڕ دەکەن ئەمە تەنها ناوبەناو قسە و لێدوانێکە و وە لە ناوەڕۆکدا هیچ لە جێی زۆر سپاس دەکەم سپاس بۆ میوانەکانمان کاتمان تاوا بوو سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارانم تا بەرنامەی تر خواتان لێەوە